سڵاتان لێبێ کاتتان باش لەم دیدارە تایبەتدا بە ئامادەبوونی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی سلێمانی هەڵبجێ ڕاپەڕینی پارتی دیموکراتی کوردستان لە دوای تێپەڕبوونی 77 ساڵ بە سەر دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان لە 16 ئابی 1946 پارتی لە سەردەستی بەرزانی خۆی ڕاگەیاندی پارتی لە کاتێکدا بوو کە جموجۆری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لەو قۆناغا تا ڕادێکی زۆر لەلایەن زلهێزەکانی ئەو کات بە تایبەتی فەڕەنسا بەریتانیا وڵاتانی زلهێزی ناوچەوی ئیقلیمی گەماڕۆدرابوو. بۆیە دامەزراندنی پارتی کارێکی ئەوەنە ئاسان نەبوو. پرسیارەکە ئەوەیە بۆچی بارزانی نەمەل لەو قۆناغە مێژوێدا لەو سەروەخت و ڕۆژگارەدا بیری لە دامەزراندنی پارتی کردەوە. لە دوای دامەزراندنی پارتی ڕەوڕەوەی خەباتی سەردەم بەرەوکوێ هەنگاوینە. حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵی بابەتی دیکەی پێویست بە بارودۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان و استراتیژێتی پارتی بۆ ئێستا و ئایندە کە چاوەکان زیاتر لەسەر پارتیە بەرنامەکان چی دەبێت بۆ ئیدارەدانی بابەتی حکومڕانی چاکردنەوەی خەلەل و گرفت لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەگەر هەبێت. هەموو ئەمانە بە میوانداری بەڕێز کاک عەلی حوسێن تاوتێ دەکەم. کاک عەلی سپاس بۆ ئەم دەرفەتە. کاک عەلی لە یادی 77 ساڵەی دامەزراندنی پارتی حتمەوەک و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی سلێمانی هەڵبجێ ڕاپەڕینی پارتی پەیامت هەیە، دەمەوێت پەیامی خۆت بزانم لەم ڕۆژەدا. بەڵێ پێشەچی پەیاممان هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان، هەموو نیشتیمان پەروەرانی کوردستان، هەموو ئەندام و دۆست و لایەنگرانی پارتی لەو ڕۆژەدا کە یادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانە لە 16 ئابی 46 و سڵاو و ڕێز دەنێرین بۆ ڕێبەری گەورەی دامەزرێنەری پارتیمان بارزایی نەمێت و بۆ کاکدریسی هەمیشە لە یاد کە ڕۆڵی گرنگ و کاریگەری هەبووە لە هاوکاری بارزانی نەمر و سەرۆک مەسعود بارزانیدا لە ڕێڕەوی خەباتی سیاسی گەلی ئێمە بۆ ئەو سەرکردە تێکۆشەرانەی کە خۆیان کردە قوربانی لە پێناوی ئەوڕۆن بۆ ئەو پێشمەرگە نەبەرد و دڵسۆزانی چ ئەوانەی شەهید بوون، چ ئەوانەی ئێستا لە ژیان ماون و ئەوانەی بەردەوام لە سەنگەری پێشمەرگایەتیدان سڵاویان بۆ دەنێرین. سڵاو بۆ هەموو نیشتیمان پەروەرێک کە لە هێلی کوردایەتی لە خەتی کوردایەتیە و سڵاو و ڕێزی تایبەتیمان بۆ جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەم بۆ ڕۆژی لەدایکبوونی کە هاوکاتە لەگەڵ دامەزراندنی پارتی و بۆ پشوو درێژی و ماندووبوونی ئەو پیاوە گەورەیە کە هەم قوتابی بەردەستی بارزانی نەمر بووە و هەم بەشێک بۆ لە خەباتی سیاسی ملەتی ئێمە لە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان کە منداڵ بووە، یعنی لەو ڕۆژە لەدایک بووە و لە خەباتی شۆڕش و کوردایەتیشدا لە تەمەنێکی زۆر بچووک بەشدار بووە و بەشێک بووە لە مێژووی پارتی دیموکراتی کوردستان و مێژووی خەباتی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لە تەمەنی خۆیدا و سڵاو و ڕێز دەنێرین بۆ هەموو ئەو حزب و لایەنە نیشتیمانیانەی کە لە سەردەمانێک لە ڕابردوو هاوپەیمانی پارتی بوون یان ئێستا هاوپەیمانی پارتین یان بەشێک لەو تێکۆشەرانەی لە حزب و لایەنەکان ڕۆژێک لە ڕۆژان لەو مەدرسەی لەو قوتابخانەی پارتی دیموکراتی کوردستان پێگەیشتون. کاک عەلی ئەگەر تۆزێک بگەڕێنەوە بۆ مێژوو بۆ ئەو کاتێک کە لە 16 ئابی 1946 بارزانی نەمەربی لە دامەزراندنی پارتی دەکاتەوە، پێم خۆشە لە ڕووی مێژوویەوە باسێکی بارودۆخی پێش دامەزراندنی پارتی بکەیت. بارودۆخی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد چۆن بوو؟ بۆچی بارزانی ئاسمان هەربیری لە دامەزراندنی پارتی کردەوە؟ ناگەڕێینەوە بۆ مێژووی کۆن کە مێژووی ئیماراتەکانی کوردی و دابەشکردنی کوردستان لە چاڵدیران و ئەو سیرا و ململانەی بینی ئەمپراتۆریەتی سەفەوی و عوسمانی و ئەو زوڵمەی لە کورد کرا لە مێژوودا. بەڵام دەگەڕێینەوە بۆ مێژووی 100 ساڵی ڕابردوو بەلایەنی کەم لە پێش جەنجی جیهانی یەکەم و دوای جەنجی جیهانی یەکەمیش بزوتنەوەی کورد یان کوردایەتی هەبووە، بەڵام زیاتر بزوتنەوەی ناوچەیی بوون. مەسەلەن لە سلێمانی هەبووە، لە هەولێر هەبووە، لە مەتقەی بادیران هەبووە، هەتا لە پارچەکانی تریش بزوتنەوەی کوردایەتی سەرتاسەری یعنی ئەو شێوە فراوانی بخۆوە نەبینی بە تایبەتی لە کوردستانی عێراق. دوای جەنجی جیهانی یەکەم دوای سایکس-پیکۆ کە کوردستان دابەش کرا تا بەسەر ئەو دەوڵەتانەی ناوچەکە باشە بزاوی کورد شێوەیەکی تری لە خەباتی سیاسی بەخۆ بینی. پێشتر جیا بوو خەباتی هەم بڵێنی سیاسی تەنزیمی هەتای چەکداریش، بەڵام لە دوای سایکس-پیکۆ و لە دوای دابەشبوونی کوردستان شێوەی خەباتی ناوچەی بەخۆ بینی، هەر ناوچەیەک بە پێی تایبەتمەندی ناوچەکە خەباتی دەکرد.
شۆڕشەکانی بارزان پێش دروستبوونی پارتی شێخەکانی بارزان ڕۆلیان هەبووە لە شێخ عەبدولسەلامی شەهیدەوە شێخ ئەحمەدی بارزانەوە تا دەگاتە جەناوی بارزانی ئەو شێخانی بارزان سەرکردایەتی بزاوەجیان دەکرد ئەو سەرکردایەتی ئەو بزاوی ڕەتکردنەوەی زوڵم و ستەم داکۆچیکەر بوون ینی لە کۆمەڵێک بنەما ئەو بنەمایانە بەشێکی ڕەنجی دابووە لە بواری نەتەوەیی و نیشتیماندا ڕەنگەر لە ناوچەیەکی بچوشی دیاری کراوە بوو بەڵام بەتەکید بیرەکە فکرەکە بیری گەورە بوو چاک عەلی ئالێ ڕاتەگرم ئەم بیرە ئەم فکرە لای تەواوی بەش و پارچەکانی دیکەی کوردستان هەبوو ئەم بیرە نەتەوەیە یاخود بۆ نمونە بە ئەو کاتێکا بەرزانی نەمر پارتیدا دەمەزرێنێ ئەو کاتە پارتی دەبێت بە چەتی کۆکەرەوەی بیرە نەتەوەیەکەیش ئەو سەردەمیش ینی حەقیقەت سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزان سەردانی بۆ لای کەسایەتیە ڕۆشنبیر و کەسایەتی ئاینیەکان و تەجیەکانی ئەو سەردەم و ئاغا و ڕێز عەشیرەتەکانیش بۆی پشتگیری ئەو نەهجە ئەو بزاوە بکەن و هەتا لەگە پارچەکانی تریش و هەتا بەپێی کۆمەڵک ئەوانەی لەسەر کوردیان نووسیوە لە ڕۆژنامە نووس و لە مستەشرقینی ئەو سەردەم کە هاتوونی بە تایبەتی ئینگلیسی بریتانیەکانی ڕووس یعنی خەڵکی بینیوە بۆی هەوڵ بدا مەسەلەن هەوڵ بدا پێیان بە مەلیک جۆرج بگەینی لە بریتانیا یان بگا بە مەلیک جۆرج بۆ داکۆچیکردن یان داخوازیەکانی خەڵکی کوردستان ساڵانێک پێمان وا بوو سەردانی ئەوەی کردووە سەردانی خۆی لەگەڵ ئاشووریەکانیان لەگەڵ کلدانەکان سەردانی ڕووسی کردووە چاوی بە قۆنسولی یان بە سەفیری رووسیا کەوتووە بەڵام لەو دوایانە بیستومان لە بریماکۆف باسی کرد بۆ وەزیر خارجیە بریتانیا چاوی بە قەیسەری ڕووس کەوتو بوو کاتی خۆی شێخ عەبدولسەلام بۆ داواکردنیان پشتگیری دۆزی ڕەوای گەلی کوردستان ڕاستە ئەو سەردەم بەو فراوانیە نەبوو بەڵام حقیقەت وەکو فکرە هەبووە بەڵام بەو فراوانیە نەبووە و دوای ئەوەش بە تەکید هەم شێخ ئەحمەدی بارزان لە ناوچەی بارزان و لە ناوچانە هەمیش لە پارچەکانی تری کوردستان لە شوێنەکانی تری کوردستان ڕێکخراوی نەتەوەی نیشتیمانی دروست بوو چ بە بیری نەتەوەی نیشتیمانی چ بە بیری چەپ بەڵام کورد تێدا دەوری هەبووە لە حزبی هیوا لە کۆمەڵی دارکرد لە کۆمەڵێک ڕێکخراوی جۆرا و جۆر لە سلێمانی لە هەولێر لە بەغدا لە شوێنەکانی کاک عەلی خەمڵینی ئەم فکرە نەتەوەیە لەم قۆناغە مێژوێدا زیاتر بۆ کاریزمایی مەلا مستەفا دەگەڕێتەوە کە ئەو توانی هەموو جیاوازەکانی خاوە ئاراستانەکە بۆ بەرژەوەندە نەتەوەیەکە بەدەمەوە هاتنی ئەوان چوون بوون ئەم قۆناغەدا دوای جەنگی جیهانی دووەم کە جەنگ کۆتایی هات و مناطقی نفوز ئەوانەی کە باڵا دەست بوون و براوە بوون لە شەڕەکە دابەش کرا بینی بریتانیەکان و فرانسیەکان و رووسیاش لە ئێران بوو ئەو سەردەم لێرە زەختەی یەکجار زۆر کەتە سەر بزوتنەوەی کورد بە تایبەتی شۆڕشەکانی بارزان لە منطقەی بارزان و لە منطقەی سەرسنوور و لە هەمان کاتیشدا کۆماری کوردستان یعنی بناغەی کۆمار و دەستپێکردنی کۆمار خەریک بوو دەست پێ بکاتن هەم بۆ ئەو زەختەی لێرە لە سەحرەکەی کوردی لەسەر بزاوی بارزان کەم ببیتەوە هەمیش بۆ هاوکاریەک بۆ کۆماری کوردستان جەنابی بارزانی و شێخ ئەحمەدی بارزان طبیعی دوای ئەوەی بوو کە شێخ عەبدولسەلامی بارزان لە چواردا ئیعدام کرا بوو ئەو بیرە نەتەوەیی و نیشتیمانیە زیاتر پەرەیسان دەبوو بەڕاستی لە بارزان طبیعی ڕویان لە ڕۆژهەڵات کرد لە کوردستانی ئێران کرد لەوێ بوونە هێزێکی کاریگەر و گەورەی کۆماری کوردستان بوونە پژیەکی گەورەی قاسی محەمەد لەوێ کۆمار ڕاگەیاندرا بارزانی نەمر و بارزانیەکان و ئەوانەی کوردی کوردستانی عێراق لەگەڵ بوون ڕۆلیان هەبوو دەوریان هەبوو هەر لەبەر ڕۆڵی بارزانی نەمر بوو کە پلەی ژەنەڕاڵ وەردەگرێت لە کۆماری مەهاباد بارزانی حقیقت خۆی داوای نەکرد بوو کە پلەی ژەنەڕاڵ بەڵام پێگەی بارزانی و هێزی بارزانی و قووەتی بارزانی و کاریگەری بارزانی و پێویست بوون بە بارزانی لەو کات ئەو پێگەیان بە بارزانیدا کە بارزانی ببیتە هێزێک بۆ پشتگیری کۆمار و پشتگیری خوالی خۆش بۆ قازی محەمەد و دوای ئەمەش ینی حقیقت بیرکردنەوەی بارزانی ڕاستە پشتگیر بوو بۆ کۆمار بەڵام نەیدەویست لەوێ ببیتە بەدیلی کۆماریان بەدیلی قازی محەمەدی ڕەحمەتی بیریان لەوە کردەوە کە
تایبەتمەندی پارچەکانی کوردستان ئێران تایبەتمەندی خۆی هەیە، کوردی ئێران، کوردی تورکیا، باکوور تایبەتمەندی خۆی، سووریا بە هەمان شێوە، عێراقیش بە هەمان شێوە. بۆیە بارزانی ئەو سەردەم ینی بە هاوکاری کۆمەڵێک ئەفسەری ئازادی خوازی ئەو سەردەم کە لەگەڵ بارزانی بەشێک بوون لە هێزی شۆڕشەکانی بارزان و داخیل بوون، ئەو ئەفسەرانەی ئەدامکران خەیرالله عەبدولکەریم و محەممەد محمود قودسی و مستەفا خۆشنا و چوار ئەفسەرەکە و عیزەت عەبدولعەزیز و میرحازیش لەگەڵیان بوو، میرحاز ئاکریم، کۆمەڵێک لە خەڵکی نوخبەی هەم ڕۆشنبیر هەم کۆمەڵایەتی هەم سیاسیش لە دەوروبەری بارزانی بوون و خەڵکێکیش لێرە پەیوەندی هەبوو لەوێرەوە لە کوردستانی عێراق. حەمزە عەبدوڵڵا چووە ڕۆژهەڵات چۆ لای بارزانی، لە لای بارزانیەوە پەیرۆ پرۆگرامی پارتی لە پێش ساڵ 46 پێش دامەزراندنی پارتی پەیرۆ پرۆگرام ئامادەکرا بۆی چۆن ئەو حزبە دابمەزرێ، بەڵام لە عێراق دابمەزرێتن بۆ ئەوی نەبیتە بەشێک یان نەبیتە بەدیلی بڵێن حزبی دیموکراتی کوردستانی ئێران و نەبیتە بەدیلی کۆماری کوردستان، تایبەتمەندی هەم ڕۆژهەڵات تایبەتمەندی کوردستانی عێراقی فەلسەفەی بیری دامەزراندنی پارتی لەو قۆناغە مێژوویەدا لەسەر چی بنەمایەک بوو؟ فەلسەفەی بیری دامەزراندنی پارتی سیرکە لە مەهابات لەو سەردەم ڕووسەکان لەوێ باڵا دەست باشە خۆی ئەحزابی لە منتەقە هەبوون هەتا لەسەر ئاستی عێراق و ناوچەکە زیاتر بیری چەباو بوو، بەڵام بارزانی ئەو کات پارتی دیموکراتی کورد یان کوردستان دوایە بوو بە کوردستان لەسەر بنەمای بیری نەتەوەیی و نیشتیمانی، لەسەر بیری سوودوەرگرتن لە نەهج و ئەزمموی گەران و ئەحزابی چەپ و دنیا و ناوچەکە، بەڵام بە تەکید حزبێک گونجاوبی لەگەڵ خەباتی سیاسی گەلی کوردستان و لەگەڵ ناوچەکەش و لەگەڵ ئایندەی بیرکردنەوەی بارزانی بۆ ئایندەی کوردستان و حەمزە عەبدوڵڵا ئەو پەیرۆ پرۆگرامە و تەوسیەی بارزانیش بۆ ئەوەی کۆنگرە چۆن دەکرێت و هەتا جێگرانی سەرۆکی پارتی و کۆمەڵک ڕێنمایی بۆ دامەزراندنی پارتی لە بارزانی وەرگیرا و لە ساڵی 46 لە بەغدا یەکەم کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان لە ماڵی سعید فەهیم لە بەغدا بەسرا. باشە لە دوای دامەزراندنی کۆنگرەی یەک ڕەوڕۆی خەباتی سەردەم بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لەو گۆشەگیری کە تێیدا بوو تا چەند ڕزگاری بوو، ئەمە تا چەند بوو بە ئامادەکاریەک بۆ قۆناغی داهاتوو، بە تایبەتی مە دەزانین دوای ئەوە قۆناغی هەڵگرتنی شۆڕشی ئەیلولمان هەیە، ئەمانە تا چەند وای کرد کە دەسەڵاتدارانی ئەوسای عێراق ناچارکە بەوەی کە دان بە خواستە ڕەواکانی گەلی کووردا بنێن. بە دیاریکراوی ئەم ڕەوڕەوەیە چۆن هەنگاوینە؟ طبیعی لە دامەزراندنی پارتیەوە طبيعي لبێئومێدی ئەو سەر بێئومێدی بوو، حتما جەنجی جیهانی دووەم تەواو بوو، بێئومێدیەک باڵی بەسەر ناوچەکە و کوردستان و کووردا بێئومێدی دروست بوو، چونکە هیچیان بۆ کورد نەبوو، بەڕاستی لە دوای جەنجیش ئەوانەی کە براوەی شەڕەکە بوون هیچ بۆ کورد نەبوو، بۆ مافەکانی کورد نەبوو. پارتی بەڕاستی بە نەهجێکی تازە، نەهجێکی نەتەوەیی و نیشتیمانی و دیموکراسی ئومێدی بۆ خەڵک دروست کردەوە، ئومێدی بۆ ڕۆشنبیر و بۆ نخبەی سیاسی و بۆ کۆمەلگای کوردەواری بەگشتی دروست کردەوە. و لە حقیقەتیشدا بێجگە لە پارتی وەکو حزبێکی پێشەنجی خەباتی کوردایەتی نەتەوەیی و نیشتیمانی بوونی سەرۆکایەتی بارزانیش لە هەرەمی سەرکردایەتی حزبەکە ئومێدێکی گەورە بوو، چونکە خەڵک زۆر ئومێدی بە بارزانی بوو، چونکە بارزانی هەم لە خانەوادەیەکی گەورەی کوردستانی طریقەت بوو، هەمیش لە خانەوادەیەکی نیشتیمان پەروەر بوو و منتەقەی بارزان و ناوچەکەش بە عەدالەت ناسراوە بوو، بە نیشتیمان پەروەری ناسراوە بوو. پێگەی بارزانی پارتی بەهێز کرد، ئومێدی بە نیشتیمان پەروەرانی داخلیش دروست کرد کە فعلەن ئەو حزبە حزبی هەموو پێکهاتەکانە لە بەرەوەی بارزانی سەرۆکە. بۆیە خەڵک لە دەوروبەری پارتی کۆ بوو، خەڵک متمانەی بە پارتی هەبوو، خەڵک ئومێدی بە پارتی و بەڕێبەرایەتێکی هەبوو. باشە یەکێکی تر لە قۆناغەکانی دامەزراندنی پارتی بیر لەوە کرایەوە کە کۆنگرە ببەسێ، بەتایبەتی لە کۆنگرەی سێ بە دیاریکراوی ڕێکخراوەکانی قوتابیان لاوان ئافرەتان لە سەردەستی بەرزانی دامەزرا. دامەزراندنی ئەم ڕێکخراوانە بۆ لەو سەردەماوە ئەمانە چی ڕۆڵێکیان هەبوو لە بەرەو پێشبردننی سیمای حیزبایەتی لەو قۆناغ مێژوویەدا؟ من پێش ئەو قۆناغا ضرورە تێنە پەڕین لە قۆناغێکی تری گرنگ، ئەو قۆناغەش بووە دوای کۆمارەکە کۆمار ڕووخا، بەڵام بارزانی تەسلیم نەبوو و بەڕاستی خۆی و ئەو خەڵکە
ئازا و تێکۆشەرانەی کە ئامادەبوون بۆ مردن ڕووی لە شاخەکانی کوردستان کرد زیاتر لە 50 ڕۆژ لە شاخەکان شەڕی عێراق و ئێران و تورکیا و سوپای تایارەکانی ئینگلیزیشی دەکرد بەڕاستی ینی ئەمە ئەو ڕێڕەوە مێژوویەی بارزانی و بارزانیەکان و ئەو تێکۆشەرانەی کە لەگەڵی بوون بۆ یەکێتی سۆڤێت تا ئاوی ئاراستپەڕیەوە ڕەنگە بەڕاستی ئێمە ڕەنگە کەم تەرخەم بین ئەگەرە چەند فیلمی سینەمایی لەسەر دروست بکرێت حقیقات ینی ئەمە زۆر لە خەڵکی تری بێگانە هەتا ڕەزم ئارا سەرۆک ئەرکانی جێیشی ئێرانە ئەو سەردەم باسی ئازایەتی ئەو هێزە دەکات چۆن دەرباز بوون بەو شێوەیە بەڕاستی و ئەو مقاومەت و خۆڕاگریە و لە هەمان کاتیشدا شێخ ئەحمەد و کۆمەڵێک تێکۆشەر کە هاتنەوە لە بەندیخانەکانی عێراقیش خۆڕاگری ئەو تێکۆشەرانە بە تایبەتی هەلووسی شێخ ئەحمەد لەناو بەندیخانەکانیش بەرامبەر حکوومەتی مەلەکی ئەو سەردەم ئەمانە بوونی بارزانی لە سۆڤێت و خۆڕاگری ئومێدەچی لە ناخی داجی کورد دروست کرد و ئومێدەچی بۆ ئەندام و لایەنگرانی پارتی دموکراتی کوردستان و بۆ سەرکردایەتی پارتیش دروست کرد کە لە پشتەوە کاریزمایەک هێزەک هەیە ئومێد بەخشە بۆ پارتی بۆ خەباتی نەتەوایەتی و نیشتیمانی ئەمە ڕۆژێک دادێت کوردستان ڕزگار دەکات ڕۆژێک دادێت کوردستان بەهێزتر دەکات ئەمە وای کرد کە پارتی بیر لە هەنگاوی گەورەتر بکاتەوە پێش کۆنگرە شاندی پارتی دموکراتی کوردستان ئەو سەردەم ڕەحمەتی ئیمام جەلال جەلەتەڵەبانی کە نوێنەری قوتابیان بۆ چۆیەکی سۆڤێت چاوی بە بارزانی کەوت لەوێ جەناوی بارزانی دیت تەوسیاتی کۆنگرە بۆ قوتابیان بۆ لاوان بۆ ئافرەتان تەوسیاتی کۆنگرە بۆ پارتی دموکراتی کوردستان و چەند خەڵکی تریشی بینی لە خەڵکی نیشتیمان پەرۆ و خەڵکی تێکۆشەر بۆی تەوسیە بینیتن لێرە بۆ دامەزراندنی قوتابیان لاوان چکە خەباتی ئێمەی سیاسی نەتەوەیی نیشتیمانی پێویستی بە کۆکەرەوەی هەموو چین و توێژەکانە بە تایبەتی کۆمەلگەکانی ڕێکخراوی مەدەنی هەم لە ڕوانگەی نەتەوەی و نیشتیمانی هەم لە شارەی عێراقیش دەتوان ڕای گشتی دروست بکەن. کەواتە کاک عەلی دامەزراندنی ئەم ڕێکخراوانە توانیان چه زیادەی بخەنە سەرکاری حیزبایەتی سەردەم بۆ بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان کە ئەم ڕێکخراوانە دادەمەزرێنە حەزبن بۆ ئەوە بووە کە ڕاوڕۆی خەبات باتە ئاستێکی باشتر لە دوای ئەمە ئەم ڕێکخراوانە توانیان چی بۆ پارتی بکەن؟ طبیعی دروستبوونی ئەم ڕێکخراوانە یان پامی دروستبوونی بۆ ئەو ڕێکخراوانە پامێک بوو بۆ کۆمەلگای خەڵکی کوردستان کە پارتی دموکراتی کوردستان پارتی چین و توێژێکی دیاریکراو نییە پارتی حتا ناوەکەشی گۆڕا بۆ لە پارتی دموکراتی کورد بۆ پارتی دموکراتی کوردستان بۆ ئەوەی کە کوردستانیانی دانیشتی کوردستان هەمووی بە حزبی خۆی بزانن بەڕاستی و حزبێکی فراوانی فرەجەبسەری هەموو پێکهاتەکانی کۆمەلگای کوردستان بیتن و داکۆچی کاربی نەک تەنها لە مافی کورد بەڵکو لە مافەکانی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژ و ئاین و نەتەوە و مەزەبەکان و ڕۆلیشی هەبی لە پرۆسەی سیاسی لە عێراق و لە ناوچەکەش لە ڕووی دیموکراسی بوون و لە ڕووی داواکردن بۆ مافی گەلا. کەواتە وەڵامەکانی بەڕێزت ینی سەرنجی ئەوی لا دروست کردم کە دامەزراندنی ڕێکخراوەکان و تۆکمەبوونی حیزب لەو سەردەمە وای کرد کە تەنانەت دەسەڵاتدارانی عێراقیش بێن بەدەم مافەڕەوەکانی گەلی کورد و باشترین نمونە بوو ئەمە بەیاننامە 11 ئازاری 1970 کە بۆ یەکەم جار حکوومەتی عێراقدان بە مافەڕەوەکانی گەلی کووردا دەنێت ئەمە تا چەند بەرهەمی ئێمە بوو کاک عەلی؟ من پەلە نیم لەو قۆناغا دوورەی باش کاتەکەم کەمە بۆیە چونکە حەقیقەت لەو کاتە پارتی لەو فترەیە چ پێش دەستپێکردنی شۆڕشی ئەیلول پارتی لە چەند مەد و جەزری سیاسیدا بوو لەگە حکوومەیەک لە دواییەکانی عێراق و لە دوای ئەوە شۆڕشی ئەیلول کە دەستی پێکرد گرنگی شۆڕشی ئەیلول و سەرکردایەتی بارزانی و پارتی دموکراتی کوردستان گرنگی ئەوە بوو حزبێکی ناوچەیی نەبوو بوو حزبێکی سەرتاسەری کوردستان خەڵکی زاخۆ هاتن لەو قەرەداغ و لەو سنووری سلێمانیە شەهید بوون خەڵکی سلێمانی چوون لە گەروی عەمەراغا و لە شوێنەکانی تر ڕۆڵیان هەبووە بارزانی وای کرد لەهجە و زمانە جیاجیەکان هەمویان تێکەڵ بن و هەمووشیان بارزانیان بەڕێبەر و بە قایدی خۆیان دەزانی ڕەنگە لە هەندێ مەحەتات هەندێ گرفتی ناکۆچی ناوەخۆ هەبوو
بەڵام لە کۆتاییەکەیدا خەڵکی کوردستان ملەتی کوردستان تێکرای خەڵکی کوردستان بارزانیان بەڕێبەر و بەقایدی خۆی دەزانی و ئەمەش هۆکار بووە کە شۆڕشی ئەیلول ببیتە شۆڕشی سەرتاسەری و حکوومەتە یەک لە دوای یەکانیش ناتوانێت چۆک بە شۆڕشدا بنێن توانیان گفتوگۆی لەگەڵ بکەن و لەگە شۆڕش و سەرکردایەتی شۆڕش و بارزانی و پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتن نامە 11 ئازاری ساڵی هەفتا کە ڕێککەوتن نامەیەکی مێژووی بوو لێی بێتە بەرهەم و حقیقەت بنەمای فیدرالیەت و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بنەمایەکەی ڕێککەوتن نامە 11 ئازاری ساڵی 1970 باشە حیزبەکانی دەرەوەی پارتی لایەنە سیاسەکان ئەم شاهێدە مێژوێ بۆ پارتی دەدەن بۆ خەبات و قوربانیدانی ئەم حیزبە یاخود با پرسیارەکە بۆ جۆرە بکەم بۆ لە دوای ئەم مێژووە پارتی هەروەکو حیزبیەکەم دەمێنێتەوە دوای 77 ساڵ یعنی لەسەر قۆناغی مێژووی مساوامە لەسەرەوە کراوە کە پارتی لەناو ببرێ یا بچوو بکرێتەوە نهێنی مانەوەی پارتی لە دوای ئەم مێژووە چییە کاک عەلی؟ ئەگە سیر بکەیت طبیعی تەمەنی من باسیشم کرد حزبی تەمەن 77 ساڵی لە مێژووی سیاسی ناوچەکە یان لە عێراق یان نەماون یان پێگایان زۆر بچوو بووتەوە بەڵام پارتی ئێستاش متمانەی زۆری خەڵکی کوردستان نەک لێرە لە ڕووی دەنگدان و پشتگیری لە ڕووی معنەویەوە لە ناوچەکەش پێگەی بەهێزە ئەمە بەڕاستی تاکو ئێستاش نیشانەی ئەوەیە هەم متمانە بەو ڕێبەرایەتیە بەو حزبە بەو ڕێبازە خەڵکی کوردستان متمانەی پێ هەمیش خەباتی سیاسی کوردستان هێشتا پێویستی لە ڕووی نەتەوەی و نیشتیمانیان بڵێن ڕزگاری نەتەوەی و نیشتیمان پێویستی بەو ڕێبازە متمانان بەو ڕێبازە بۆ حزب هەیە بۆ بتوانانی ڕۆڵی ببینیتن لەو مەحەلەتیان لەو قۆناغەش دەربازی بۆ قۆناغەکان قۆناغە ڕزگاری نیشتیمانی و نەتەوەیە تەنها بە پارتی دەکرێت یاخود پارتی بۆ ئەمە پێویستی بەلایەنە سیاسەکانی دیکەشەوە پێشم خۆشە ینی پێم بڵێ پەیوەندی پارتی بە عام لەگەڵ لایەنە سیاسەکان چۆنە؟ پارتی بڕوای بە فرەحزبی و بڕوای بە دەنجی خەڵک هەیە باش پارتی شانازی دەکە کۆمەڵک حزبی سیاسی ئێستا لە ساحەی کوردستان لەو قوتابخانەیە پێگەیشتون بەڕاستی یان بڵێن کادرەکانی ئەو حزبانە لەو قوتابخانەیە پێگەیشتون ئەمە شانازیە بۆ پارتی لەلایەک ئەگەر پارتی متهم بیتن بەوەی کە هەلگری بیری بە نەتەوایەتی و نیشتیمانە تیری تێبجیرێتن ئەمە شانازیە بۆ پارتی چونکە هەلگری ئەو پەیامە و خەونی ئەو پەیامەیە بەڵام بڕواشمان بە فرەحزبی و بە فرەلایەنی و بە بنەماکانی دیموکراسی و فرەحزبی هەیە پێمان وایە دەنجی خەڵک پشتگیری خەڵک متمانەی خەڵک یەکلاکەرەوەیە بۆ متمانەدان و بۆ نوێنەرایەتی کردنی خەڵک لەو قۆناغە و لە قۆناغەکانی داهاتوش بۆیە پێمان وایە ئێمە لایەنە سیاسەکان با لایەنی جیابین بەڵام بەرپرسیارەتی هاوبەشی ئەو قۆناغە لە ئەشتۆمانە بتوانین خاڵە هاوبەشەکانمان کۆک بین تەبابین چونکە لە تەبایی و یەکڕێزی توانیمانە دەستکەوت لە خەباتی شاغ بەدەستبین و یەکڕێز بین و لە خەباتی شاریش و لە ئازادی کوردستان و عێراقیش دەستکەوتی گەورە بۆ ملەتی خۆمان بەدەستبینین لە لێکترازانیش بە تاکید زیان بە دۆزە ڕەواکە و زیان بە ئەزمونەکەش گەیشت بۆمانەوەی ئەم یەکریزیە هەمیشە چاوەکان لەسەر پارتیە دەبێت پارتی مبادرەی هەبێت و دۆخی ئێستای ناوچەکەیش حتمما پێویستی بەم یەکریزیە هەیە پارتی استراتیژێتی چییە بۆ داهاتوو بۆ ئایندە بۆ ئێستا بۆ بابەتی حکومڕانی و سیاست ئەم نەهەجە چۆن بەرداوامی پێدەدەن کاک عەلی پارتی بۆ یەکڕێزی و تەبایی و برایەتی و پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان هەردەم پێشەنگ بوو پەیامی چەند مانجی لە مەوبەری سەرۆک بارزانی لەکردنەوەی مۆزەخانەی بارزانین لە بارزان پەیامێک بوو بۆ هەموو لایەنە سیاسیەکان پێمان وایە ئەبێ بێ هەمومان یەکڕێز بین و پارتی حازریش بووە یعنی ئامادەنین مساومە لەسەر مەسیر و لەسەر دەستکەوتەکانی ملەتی خۆمان بکەین بەڵام زۆر جار یعنی پێمان لە مافەکانی خۆمان وەکو حزب ناوە لە پێناوی بەرژەوەندی گشتی ئێستاش پارتی ئەو ئامادەی تێدایە بەڵام دیسان ئێمە تاکید دەکەینەوە پارتی مساومە لەسەر حقوقی یان لەسەر مافەکانی خەڵکی کوردستان ناکاتن ئەگەر هەندێک لایەنیش لابدەن ئێمە بەردەوام دەبین و پێداگر دەبین و بەردەوامیش دەستی تەبایی و برایەتی درێژ دەکەین بۆی ئەو لایەنانەش هاوکار و هەماهنگ بن بۆی بتوانین هەمومان پێکەوە چونکە بەرپرسیارەتی هەموو لامانە ئەو قۆناغی کە ئێستا ملەتی ئێمە تێدا ئەم ڕوویا و بیرکردنەوەی پارتی تاکوێ تاکەی بەردەوام دەبێت ڕوویا و بیرکردنەوەی پارتی تاکو ڕزگاری نەتەوەیی و نیشتیمان و تاکو ئەو ڕێبازە بەردەوام بی کە پێمان وایە بەردەوام دەبێت چکە کوردایەتی پێویستی بەو ڕێبازەیە پارتی دیموکراتی کوردستان بەو ڕوحا و بەو نەفەسە بەردەوام دەبێت یەک دوو پرسیارەمە لەسەر قۆناغی ئێستا کاک عەلی لە کۆتایی بەرنامەکە هەڵبژاردننی پەرلەمان لە کاتی خۆیان بەڕێوە دەچێت ئێمە پێمان وا بووە یەکلاکەرەوەی کێشەکانمان ئەبێ دەنجی خەڵک بی و پەیداگیریمان لەسەرەوە کردێ بەردەوام باشە لەو ماوەی ڕابردوو کە
سەرۆکایەتی هەرێم کاتەکەی دیاری کردووە 25 ساڵی داهاتوو زۆر نەماوە لایەنە سیاسەکان وەکو دەبینین ئامادەیان تێدایە تا ئێستا هیچ ڕێگریەکمان نەبینیوە ومێدەوارین هیچ ڕێگریش نەبیتن بۆی لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێت. باشە ئەوەی کە پەیوەندیدارە بە ناوخۆی حیزب لە دوای کۆنگرەی چواردەی پارتی بەرنامەیەکی باشدانرا بۆ ئەپدەیتکردنەوەی ڕخسنەکانی پارتی و بەڕێزت چەند مانگێکە لەم سنوورە دەست بەکاری خەڵکێکی زۆر کادیرێکی زۆر کە سوکاری شەهید گەنجەکانی ئەم دەڤەرە چاوەڕێی دەست و دەمی ئێوەن بۆ ئەوەی کە کاری حیزبایەتی لە جاران باشتر بکرێتەوە سەر پێی خۆی بەرنامە و کاری ئێوە چی دەبێت بۆ داهاتوو کاک عەلی؟ ئێمە لەو سنوورە سلێمانی دەوروبەری هەڵەبجار ڕاپەڕین سنوورێکی گەرمە و حقیقت ململانەکانی شێستەکان و هەفتایەکان و هەشتایەکان و دوای ڕاپەڕینیش لەو سرونە بەردەوام بووە و زۆر جەش پارتی کراوە بە ئامانج بەڕاستی و غەدریش لە خەڵکی پارتی لە ڕێخستنەکانی پارتی لە جەماوەری پارتی کراوە بەڵام جەماوەری پارتی جەماوەرێکی ئەسیلە ڕێخستنەکانی پارتی خەڵکی دڵسۆزن خەڵکی نیشتیمان پەروەرن جەنابی سەرۆک بارزانی زۆر جات دەفەرمێ خەڵکی ئەو سنوورە دووجار پارتیە چونکە بەڕاستی بیر و باوەڕی ئەوان ئومێدیان بە پارتی و بە ڕێبازی بارزانی باوەڕیان بەو ڕێبازە بەو ینی باوەڕێکی مەبدەئیە وای کردیە کە زۆر جار فشاری زۆریان بۆ هاتووە بەڵام خۆڕاگر بوونە ئەو خۆڕاگریەی ئەوان ئەو دڵسۆزیی ئەوان ئەو بیر و باوەڕی ئەوان بەو ڕێبازە وامان لێ دەکە ئێمە زیاتر هەوڵ بدەین لە خزمەت ئەو خەڵکەدا بین چونکە حقیقەت سلێمانی شارێکی زیندووە شارێکی نیشتیمان پەروەرە دەوروبەری بە هەمان شێوە هەڵەبجە و ڕاپەڕین بە هەمان شێوە ڕۆلیان هەبووە خوێنێکی زۆریان داوە بۆ کوردایەتی و پێشمان وایە لە زۆر بابەتی ئایندەی کوردستان خەڵکی ئەو سنوورە یەکلاکەرەوە دەبیتن چ لە دەنگدان و پشگیریکردن بۆ یەکلاکردنەوەی متمانە بەو حزبەی کە خزمەتی خەڵکی کوردستان زۆر بابەتی دریش پێم وایە خەڵکی ئەو شارێکە هاتە سەر ئەوەی کە کوردایەتی و نیشتیمان پەروەری بگۆڕیتەوە بە هەندێک بساوەمە کوردایەتی و نیشتیمان پەروەری و هەڵوێست هەڵدەبژێریتن بە تەکید لە بەرژەوەندی خەڵکی کوردستان کەواتە نابێت کادر و ئەندامان و لایەنگرانی پارتی لەم سنوورە وا بیرکەنەوە کە بێ پشت و پەنان بۆ نمونە ئێوە تا دوا دقە هەتاکو و ئەو کاتێک کە پێویستە لەگەڵ کادرەکانی خۆتان دەمێننەوە لە هەر قۆناغێکدا کە ئەگەر پێویستیان بە ئێوە بێت ئێمە بۆ خزمەتکردنی ئەو سنوورە باش پەیامی سەرۆک بارزانیش ئەوەیە بۆ ئێمە لە خزمەتی ئەو خەڵکە نیشتیمان پەروەرێ دەبین و شانازیش دەکەین کە خزمەتکاری یەکەیەکەی ئەو خەڵکە بین چونکە خەڵکێکی زۆر دڵسۆزە خەڵکێکی زۆر نیشتیمان پەروەرە ئەو ماوەی چەند مانگە من لێرەم بۆ 8 مانگ دەچیت یعنی دڵسۆزی ئەو خەڵکە بە بیرۆچوونی ئەو خەڵکە هاوکاری ئەو خەڵکە پژگیری ئەو خەڵکەم بینە بەڕاستی متفاعلین ئومێدمان هەیە کە بتوانین گۆڕانکاری بکەین بتوانین پارتی بینینەوە سەر ئەو نەهجە ئەو ئاراستەی کە فعلەن هەموو لایەکمان تەمەنامان دەکەن هەموو لایەک تەمەنا دەکەین خەڵکێکەیە وەکو تەنزیم پارتی نییە بەڵام نیشتیمان پەروەرە خەڵکێک لەگەڵ لایەنەکانی ترە پارتیش نییە بەڵام نەهجی پارتی پەیڕەو دەکەن لە کوردایەتیدا تێبینی دەکەین لە هەڵوێزدا بۆیە پێمان وایە ئەو خەڵکانی دەرەوەی پارتیش ئەوانەی کە نەهجی کوردایەتی و نیشتیمان پەروەر چونکە خەڵکێکی زۆری دەرەوەی پارتیش لێرە نیشتیمان پەروەرە دڵسۆزە باش کوردایەتی خۆش دەوێ نەهجی ڕێبازی بارزانی و سەرۆک بارزانی خۆش دەوێ و لە گەلیشدایە بەڵام زۆر جار دەبینیتن کۆمەڵە کۆکار وایە ڕەنگە ڕاستە و خۆنەی توانیبی بەڵام دەبێ هەوڵ بدەین ئەو دەرگایانە بکەینەوە ئەو خەڵکەی دەرەوەی پارتیش هاوکار و پشتگیربی بۆ سەرکەوتنی ئەو نەهجەی کە سەرۆک بارزانی پارتی دیموکراتی کوردستان لە کوردستان و بەگشتی و بە تایبەتی کەواتە من ئەمە دەکەم بە کۆتا پرسیار چۆن ئەم دەرگا دەکەنەوە بۆ ئەوەی ئەم خەڵکە ئامە ئەمەی کە لە دەرەوەی پارتی و ئەوەی کە لە ناو پارتی خۆشیدایە بێ بە بەشێک لە بەردام و کارەکانی ئەوە بۆ داهاتوو ئێمە پارتی بە هێلی کوردایەتی ئەزانین باش هەر کەسێک لە دەرەوەی پارتی بڕوای بە کوردایەتی ڕاستەقینە و نیشتیمان پەروەری بیتن بەبێ ئەوەی پارتی بێ ئێمە بە پارتی ئەزانین لە هەر لایەنەکی تریشبی لە دەرەوەی پارتیش بێ ئێمە بە خەڵکێکی نیشتیمان پەروەری دەزانین و ئێمە وەکو چاوی خۆمان وەکو خەڵکێکی نزیکی خۆمان وەکو خەڵکە دڵسۆزەکانی خۆمان مامەڵەی لەگە دەکەین بەڕاستی ئێمە خزمەتکاری هەموو خەڵکین بەڵام بە تەکید خەڵکی نیشتیمان پەروەر لە هەموو لایەنە سیاسیەکانیش و لە دەرەوەی ئیتیجاهی سیاسیش جێگای ڕێز و تەقدیرە لای ئێمە زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەلی حوسێن بەرپرسی مەکتەبی ڕێخستنی سلێمانی هەڵبجێ ڕاپەڕینی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ چوونەکانت سپاس بۆ ئێوەش دووبارە مەمنون سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە
هەشاد و بەختەوەربن.